بەڕێزان لارکان سلااوان لەبێ خۆشحاڵم بۆ جارێکی تر لە پایتەختی ڕۆشنبیری لە شاری سلێمانیەوە بە دیداریەوەی بەڕێز و خۆشەویست شا دەبم بۆ درێژەدان بە پرۆگرامی دەپرسیار کە تا دوا ڕۆژەکانی بانگەشە بەردەوامە بێ و تاوەکو ئێستا ڕنگ و دەنگە جیاوازەکانی کوردستان بەبێ جیاوازی دەرفەتمانداوە یا سەرۆکی لیستەکانیان یاخود بربژێرە دارەکانیان بێن قسە و پەیامی خۆیان و حیزبەکانیان بە خەڵکی کوردستان بڵێن و خۆیان بناسێن و داوا بکەن کە دەنگدەرانی کوردستان دەنگیان پێ بدەن. وەکو دوێنێ شەو لە پرۆگرامی بربژێری یەکێتی نیشتیمانی کوردستاندا پێم ڕاگەیاندن ئەم شەو بربژێرێکی تری بەڕێز لە شاری سلێمانی میوانمە بێ ئەویش بەڕێز مامۆستا سامان سیوەیلی بربژێری پارتی دیموکراتی کوردستان لە شاری سلێمانی بۆ هەڵبژاردننی پەرلەمانی عێراق بە بەڕێز مامۆستا سامان سیوەیلی بفەرمێ بۆ ئێرە و زۆر بەگەرمی بە خێراتنی ئێوە شەکەم بەنگەرانی بەڕێزی پارتی دیموکراتی کوردستان لە شاری سلەیمانی. ناخوا بەخێربەی سەر چاوەکانم زۆر سپاست دەکەم. چی ئەڵێی بەو جەماوەرە حەماسیەی پارتی لە شاری سلەیمانی؟ بە خێراتنی هەموو لایەکانەکەم بارزانی و پارتی خاوەنی ئەم جەماوەرە بێ هەمیشە هەر یەکەمی هەموو لیستەکانی کوردستانەکە. بۆ خەڵکی کوردستان و بۆ ببوورە بۆ خەڵکی سلێمانی و دەنگدەرانی سلێمانی چیە فەرمووی؟ سوپاسی خەڵکی سلێمانی یەکەین، سوپاسی جەماوەری بە شەرەف و سەربەرزی شاری سلێمانی یەکەین کە خۆشبەختانە زیاد لە 20 ڕۆژ تێپەڕیەوە بەسەر هەڵمەتی بانگەشەی ڕژاردنا تا ڕادەیەکی باش شارێکی ئارامە هەرچەندە لەملا لەولا پێشێلکاری بەرامبەر بەندە و هەواڵەکانی ترمان لە لیستی 184 کراوە بەڵام هەمووی دەکەینە قوربانی ئارامی و ئاسایشی پارێزگای سلێمانی. سەر چاومان بفەرموو کاک مامەسا. بەخێربەی سەر چاوەکانم ئێوەش گەنجان و هاوکات دەنگدەرانی و هەوادارانی مامەستا سامان و لیستی پارتی دیموکراتی کوردستان لە شاری هەڵمەت و قوربانی بەگەرمی بە خێراتنی هەموو لایەکتانەکەم سپاس بۆ ئامادەبوونتان. بینەرانی بەڕێز بە زیاتر مامۆستا سامان سیوەیلی بناسین هەرچەندە وەکو شیکەرەوەی دەرونی هەمومانەوە ناسین بەڵام بە سیڤەکەی وەکو بربژێری پارتی دیموکراتی کوردستان ببینین. فەرموون. سامان عەبدوڵڵا محەممەد ناسراو بە سامان سیوەیلی کادری پێشکەوتووی پارتیە. ساڵی 1967 لە سلێمانی لەدایک بووە. بۆ پەرلەمانی عێراق بربژێری پارتی دیموکراتی کوردستانە لە پارێزگای سلێمانی. سیوەیلی بە کالۆریۆسی لە زانستی دەروونناسی لە زانکۆی مستەنسڕیەی بەغدا بەدەستهێناوە. خاوەنی 320 وتاری بڵاوکراوە و 5 کتێبە. وەک خۆی دەڵێت زمانەکانی عەرەبی و ئەڵمانی و ئینگلیزی دەزانێت. دەشڵێت لە کاتی بوونم بە پەرلەمانتار هەوڵ دەدەم ئەنجامی گشتبرسی بە یاسایی بکەم. پەیمان دەدەم ئەگەر متمانی خەڵک بەدەستبێنم مەسەلەی ڕیفراندۆم و ئەو ئەنجامە گەورەی ئەو شانازیە گەورەی بەگەلەکەمان بەڕا بۆ ڕیفراندۆم هەوڵ بدەین لە ڕێی یاسا و بە یاسایی بکەین و قەناعەت بەلایەنە سیاسی عێراقیەکان بکەین کە کار بکەین بۆ ئەوەی کە بە فەرمی بناسرێنن لەلایەن دەوڵەتی عێراقەوە جگەل لەوە مەسەلەی بژێوی خەڵک مەسەلەی داکۆچیکردن لە بودجە و بژێوی خەڵکی کوردستان ئەوانەی چێکە لە ئەرکەسەرێکیەکانمان. سامان سیوەیلی دامەزرێنەر و بەرپرسی سەنتەری ڕاوێژکاری خێزانیە لە سلێمانی. وەکوانە بێش چەندین خولی بۆ مامۆستایان و توێژەرانی کۆمەڵایەتی و دەرونی گوتۆتەوە. سیوەیلی دەڵێت ئەندامی بۆردی نووسینەوەی استراتیژی پەرەپێدانی توانەکانی ئافرەتانیش بووم. ئەو بربژێرەی پارتی باسی لەوە کرد لە بەغدا کار بۆ مافی کرێنشینان و دابینکردنی یەکەی نیشتەجێبوون و زەمالەی خوێندن دەکەم. هەروە مەسەلی کرێنشینان لە دەستوری عێراقدا هاتووە کە دەبێت هەموو هاوڵاتیشی عێراقی مافی ئەوەی هەیە کە یەکەی نیشتەجێبوونی هەبێ بەداخەوە تا ئێستا کار لەسەر ئەو بڕگانە نەکراوە. ئێمە ژمارەی زۆر لە دانیشتوانی شاری سلێمانی و هەرێمی کوردستانیش و لە عێراقیشدا کە کرێنشینن ئێمە هەوڵ بدەین لە ڕێی جێبەجێکردنی ئەو بڕگانی دەستورەوە کار بۆ ئەو مافە بەدەستگەشتنی ئەو مافە بۆ خەڵکی کوردستان بکەین چ بۆ کرێنشینان هەروە مەسەلەی زەمالاتی خوێندن کە لە دەستوری عێراقدا هەیە بۆ ئەبێ خەڵکی کوردستانیش لێ سوودمەند بێ. سیوەیلی ماوەی ساڵێک لە ئەڵمانیا بەرپرسی کۆمەڵەی کولتوری کوردی بووە لە شاری شتوتگارت و
ساڵێکیش بەڕێوەبەری بەشی سۆرانی رادیۆی ئازادی ئەڵمانیا بووە لە شتوتگارت ئێستاش بربژێری پارتیە لە سلێمانی و هاوکات گوتەبێژی وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستانە و بەڕێوەبەری توێژەرانی کۆمەڵایەتی و دەرونیە لە هەمان وەزارەت. بەڵە بەڕەزان جارێکی تر جارێکی تر سڵاوتان لەبێ بینەرانی بەڕێز ئەوە CV مامەستا سامان سیوەیلی بوو بربژێری پارتی دیموکراتی کوردستان بۆ پەرلەمانی عێراق لە شاری سلێمانی. ئێستا با بڕگی دووەمی پرۆگرامەکەم ببینین کە دەنگدەری چەند لایەنێک گفتوگۆکەن لەسەر ئەدا و کارنامەی یەکتر. فەرمونون. برادران کورد دەڵێ زۆرتن قورعان خۆشە. ئێستا بە کورت و مختصری پێشەوەی دەستکەین بە گفتوگۆکە خەڵک بۆ دەنگ با بە یەکێتی نیشتیمانی کوردستان لە دوای کامێراکە لە دوای ڕوخاندنی حکوومەتی عراقی سەدام حسێنەوە یەکێتی نیشتیمانی کوردستان بە ڕێبەرایەتی ڕەوانشاد جەنابی مام جەلال وەکو پایەیەکی سەرەکی لە بەغدا چەقانمان و عێراقمان تا ئێرە هێنا بە هەرێمی کوردستانیشەوە یەکێتی هەر ئێوە یا لەگەڵ هاوپەیمانەکە لەگەڵ هاوپەیمانەکانمان بە جیان هێش بەغدایان جێش هاتنەوە بۆ کوردستان. مام جەلال تا وەفاتیشی کرد لە پێناوی ئاشتی و پێکەوە ژیانی تەواوی قومیات و ئەقەلیات و پێکاتەکانی عرب شەڕی کردووە. خەڵک بۆ دەنگ با بە بزوتنەوەی گۆڕان لەبەرەوەی سیستەمی جووت حیزبی و جووت بنەماڵەی لە هەرێمی کوردستانە نەمێنێ ئەو شکستانەی بەسەرمانە هات لە ڕابردووە نەخێر گۆڕان بنەماڵە نییە تەواو نەبوو ئەم گردە لەسەر تاپۆکرا لەسەر تاپۆکرا وەرە گردەکە با مەساحەبەرین و بیپێزان ئەوەی کە لای یەکێتی و پارتیە گردەکە کاکە ڕەنج بۆ ئەوەی سیستەمی جووت حیزبی جووت بنەماڵەی لە هەرێمی کوردستانە نەمێنێ بۆەوەی ئەو قۆرەکاری سیاسیە نەمێنێ بۆەوەی ئەو مێژووە دووبارە نەبێتەوە بۆی موچەی خەڵک نەبڕێ بۆی خاشی کوردستان زیاتر لە دەست نەدرێ ئەوە ئەمان ئەڵە دەنگ بن بە یەکێتی و بە گۆڕان فەرمو ئەو کامێرا خەڵک بۆ دەنگ با بە پارتی بۆ پاراستنی قواری سیاسی هەرێمی کوردستان. زۆر سپاس بینەرانی بەڕێز ئێمە دەستەکەین بە گفتوگۆ. برادران یاخوا بەخێر بەسەر چاوەکانم ئەم شەو بربژێری پارتی دیموکراتی کوردستان میوانی منە جێگری سەرۆکی پارتی کاک نێچیروان بارزانی لە ناو هەزاران جەماوەرە لەم شارەوە وتی چیتر ڕێگە نادەین ئێرهابی فکری لەوە زیاتر تەشەنە بسێنە جگە لەوە باسی غەدریە کرد کە لە پارتیە کرێ باسی ئەوەیە کرد کە لەم شارەدا بەرپرسەکانی ئەم شارە کە بودجەی خۆی هەیە کە بەرپرسیارەتیانێ ئەگەر غەدرێکیان لە سلێمانی کردووە چیتر بە دەسەڵچەورەکان بە پارتی نەسڕن وەجگە لەوە تاوەکو ئێستا بە قسەی پارتی سلێمانی هەر شەڕی پێکراوە ئەوان ئەیانوێت لەمە بەدووە شەڕ بۆ سلێمانی بکەن نەک شەڕ بە سلێمانی بکەن هەرێم ئێوە بەچی شەڕ بۆ سلێمانیەکەن وەکو دەنگدەرێکی پارتی شەڕکردن بۆ سلێمانی واجبی حتمی پارتیە چکە پارتی خۆی بە خاوەنی هەموو کوردستان نەزانێ خۆی بە خاوەنی هەموو مەواقیفەکانی پارتی دەزانێ بەرامبەر ئەوەی کە بەرامبەر بە کورد دەکرێ لە دەرەوە و لە ناوەی هەرێمی کوردستان لە ڕاستیدا کاک ڕەنج جەنابی کاگنێچیر ئەو ڕۆژە زۆر بەڕوونی پەیامی خۆی گەیان بە نەیارانی پارتی و بەلایەنە سیاسیەکانی پارتی لە سنووری سلێمانی ئەگەر بۆ ئەوەندا قەنەعەتتان وایە ئیرهابی فکریتان لەسەرە کاک ڕەنج ئەگەر ئەمە ئیرهابی فکری نییە گەنجی سلێمانی لاوی سلێمانی دەهێنە بەر لەقی چوار دێنە بەر بارەگای پارتی تاوەکو دوو پێشمەرگەی فەقیری داماوی کوڕەشەهیدی گەرمیانی هەژاری داماو لەبەر ئەوەی بچێت ئەو بکوژێ ئەویش لەبەر ئەوەی ئەمری پێ نییە نازانێت لەبەر دیفاعی نەفسی خۆی زۆر جار کار و کاردانەوە دروست دەبێت لەبەرەوە ئەگەر ئەمە ئیرهابی فکری نەبێت چییە بۆ نمونە کاک ڕەنج من خودی خۆم سێ جار لە کوێی گیراوە
لە جامیعە فەسڵ کراوە مدیری مەکتەبووم لا براوم ڕۆژانە وا لە نەخل لە ئێمە کراوە کە نامۆ بین بەم شارە بەڵام ئەم شارە ئێمە سەدەها شەهیدمان داوە لەم شارە سەدەها قوربانیمان داوە لەم شارە باشە بۆ هەمووی خەتای حیزبەکانی ترە بۆ سەرزەنشتی ڕێخستنی خۆتان ناکەن بۆ مەسەلەن بزوتنەوەیکی وەکو گۆڕان ئەتوانەیە زۆنی سەوز بکە بە نیلی لە مەرحەلەیەەکە نازانم یەکێتی تۆخێکاتەوە سەوزەکەم جاریاننا یان پارتی چەند کورسی دێنیان کاک بەرهەموو هاوپەنەوەی نوێ بۆ ئێوە ناتوان بۆ سەرزەنشتی خۆتان ئەزانی کاک ئەم قسێ دوولای بۆ لێ ئەگەڕێن خەڵک لە دەستی دووە سلێمانی بناسە بەڕاستی دروستی کاگەڕانج ئێمە وا کپ کراوین لەم شارە لە دوای لە دێگەڵەوە مافی ئەوەمان نییە فەڕاشێ مدیرێ مەکتەبێ کاکە هەر سەرکردایەتی سلێمانی بە 2 ساڵ ڕێگەیاندا ئاوێکی بۆ ڕاکێشن سەرکردایەتی سلێمانی سەرۆکەکە و حکوومەتی هەرێمی کوردستان جەنابی کانگەچیرەوان بێت معقولە بەماوەی 2 ساڵ اینجا هێڵاویانە ئاوێکی بۆ ڕاکێشن کاکە ڕەنج من لەگەڵ ڕێزما بۆ کاگەرێ مەم قسانە هیچی وانە و ئەو خیتابەی سەرۆکی حکوومەتی هەرێم خیتابێکی زۆر سێرە ینی بەڕاستی ئەبێ لەوە ئەو بزانێ ینی ئەو سەرۆکی حکوومەتە تۆ کاندی دەنێری بۆ پەرلەمانی یارمەتی بە کاکە قەت ئەمەکە کاکە قەت ئەمەکە براکەم قەت ئەمەکە کاگەرێم دەبۆسە کاکە تۆ هاتی گفتوگۆ بکەی یار قسە بکەی کاکە هاتی گفتوگۆ بکەی ئێمە نیچم نەوە تۆ کاکە تۆ پەلەمەکە کاگەرێم تۆ هاتی گفتوگۆکەی کاکە با لە یەک تێ بگەین نەچی نامی شەر قساکەم وەک تۆ ئەمە فەنیتیان نییە جوملە ڕیزکردن ئەزان چی تۆر جوملە ڕیزەکەی خۆشە نازانێ کاکە ڕەنج ئەم خیتابەی سەرۆکی حکومت زۆر هەڵەیە چکە تۆ نوێنە نەرێری بۆ پەرلەمانی عراقی باسی سلێمانیەکە ئاخر شتێکی وەتوتی مناسبەکە ئەوە نییە بەڵام ئەوە ئێوەن کە پارتیە ئەوە ئێوەن کە پارتی 2 کورسیە لەم شارەیە قەت مەسئولیەتی نییە بەردێ لەو ئاسمانەوە بێتە خوارەوەی خەنە سەر پارتی ئەوە ئێوەن فۆبیاتان بەرامبەر بە پارتی هاوڕێ من با بۆ ڕوونکەمەوە زیاتر شاری سلێمانی پارێزگای سلێمانی پارێزگایەکە لە سێ پارێزگاکەی هەرێمی کوردستان بەپێی دەستوری عراق و ئەم پارێزگایە لە چوارچێوەی قوارەیەکە پێوترێ حکوومەتی هەرێمی کوردستان سەرۆکی ئەم حکوومەتە پارتیە هەرچی مؤسساتی گەورەی لای پارتیە کاکە ڕەنجێمە لە حکوومەتی محلیان کاکە ئێمە پارێزگارەکەمان لە بەردەم سەرۆکی حکوومەتە سوێنی خواردووە پارتی چۆن سوڵتەینە کاکە هەموو شتێ پارتیە لە کاکە ئێستا مەسەلەن بە نسبەت پارتیەوە قەنەعەتە وایە کە پارتی دەستی ئەڕواوەکو هەوڵێ من بەڵێ دڵنیایەوە ئەگەر دەستی ناڕوا بۆ حکوومەت لەگەڵ یەکێتی کوردستان ئەزانی تشکیلەکە منطقی سیاست نییەمان دەیکەن بابا ئەمە منطق چییە کاکە ئەڵێن پارێزگاکەمان حکوومەتی محلیە بابەجان 1000 بەرمیل نەود لەم شارە دەدرێت بە کۆمپانیایەکە دەپاڵێورێت کە قەیوانە ئەی پارێزگارەکەتان لە جۆ لە خۆتەوە کاکە تۆ قسەکەم لە قسەی تۆناڵی کاکە جان من قانونیان بۆ بە نسبەت کۆمپانیای قەیوانەوە ئەگەر سەدان مەشروعی خەیری کردو چاکێکی بۆ وڵاتە کردووە باسی هۆش بکە لە هەولێریش کۆمپانیای کارە مۆزوعەکەی من بەلاڕێدامە بن براکەم مۆزوعەکەی من بەلاڕێدامە بن لەسەر بەرنام ئەم جارە ئێستا ئێوە لە سلێمانی کێ بە منافسی خۆتان نەزانم کاکە ڕەنجێمە پێمان وایە ئەم شارە جگە لە گۆڕانیش منافسیی تری نییە لە 2009 هەموو ئینتیخاباتێ لیستی یەکەم بووین چکە لە ناو دڵی جەماوەری ئەم شارەیەین ئەی بۆ مەسەلەن دەستان ناڕوا لەم شارەدا لەبەر ئەوەی ئێمە لە ساڵ 25 خەڵکی کوردستان متمانەی پێکردوین نەماتوانیوە حکومەت تەشکیلکەین نەمانتوانی وەکو خۆشیەکانتان بەدەستەوە زۆر جوانە من حافظتان بەدەستەوە پرسیارێکی زۆر بەجێ با وەڵامت بەمەوە هەرچی بەرپرسە ئیدارەکانمانە بەپی یاسای ژمارە 3 ساڵی 2009 یاسای پارێزگاکان هەمووی لە ژێر ئیشرافی وەزیری ناوخۆی وەزیری ناوخۆش بەدەست پارتیە هەردوو حیزبەکە ئیتیفاقیان کردو لەسەر قەمعی گۆڕان لە ڕابردووە بریکارەکەتان قسە ناکە بریکار چیە؟ بریکاری وەزیری ناوخۆ تا 2 ساڵ دەرکراوە کاکە تۆ یعنی تۆ لەم وڵاتە لەکوێی عالەمە هەیە وەزیر دەرکرێت سەرۆکی پەرلەمان دەرکرێت بریکارەکەی تریکە نوێنەری یەکێتیە بۆ قسە ناکە ئەو لەسەر گۆڕان خۆقابی لە مەسەلەن کێ منافسیەوە لە سلێمانی ئێستا گۆڕانیانەوەی نوێ
ئەگەر قسەشەیە لەسەر قسەکانی هەرێم ببوورە هیچ ئەمە منافسی خۆمان نازانین یەکێتی نیشتیمانی کوردستان لە قۆناغێکی سەخت و دژواردا ئێستا خۆشببختانە هەموو دەنگ و ڕەنگە ناڕازی و جیاوازەکانی ناو ئەم حیزبە کە هەمیشە وا پێی ناسراوە لەم انتخاباتەیە دەست لە ناودەست لە پێناوی سەرخستنی لیستی 1962 یەکێتی نیشتیمانی کوردستان هەنگاوەنین ئەوەی ئەو برادر کردووەوە ئەمەندە دڵنیان لەبەرەوەی من پێم وایە ئەو جەوروستەمەی ئەو وەڵام شاریان حەسانەوە ئەم شارە واقع سیاسیەکەی وایە قوربان جان جەنابتان ساڵی 2017 لە سەدەی 21 کادری ئەمەتان لەسەر ڕخنەی فەیسبوک لاولێر دەرکردووە ئەمە باسی ئیرهابی فکریەکەی ئەوە شار ئیرهابی فکریە پارتی ناتوانێت پارتی نامۆیە بەم شارە پارتی لە 26 ساڵی ڕابردووە نەیتوانێت کللتوری سیاسی خۆی لەگەڵ عقلێت و بیرکردنەوەی خەڵکی سلێمانیا بگونجێنێ ئەوە ئێمە نین قەمعەمان کردبێتن ئەوە خۆتانە نامە جەنابتانن ئێوە حرمەتی کادرە سلێمانەکانی خۆتان ناگرن بارزانیەکتان لێناوە کردوتانە بە مەسئولی ئەنجومەنی سەرکردایەتی پارتی لە سلێمانی دیارە ئێوە خۆتان لێرە گەشە ناکەن ئەوە وەزیفەی حکومیە وەزیفەی حیزبی جیاوازە کللتوری سیاسی لێرەوە هەردووچان هەمان کللتوری سیاسی و عقلەتی سیاسیانەیە بسووتنەوەی گۆڕان ئەوێ ئەمە لە ناوبەرێ بۆ نمونە لە سیستمی حیزبی ئێمەیە باژێر موهیمە واتە هەر قەزایەک باژێڕێکە ئەندامێکی هەیە لە چفاتی نیشتیمانی بسووتنەوەی گۆڕانە واتە بسووتنەوەی گۆڕان تاکە حیزبە نوێنەری هەموو ناوچەکان لە سەرکردایەتەکە وجودی هەیە تێگەی ئەوە بۆ شێوازەیە لەبەرەوە من پێوانیە جیاوازیەکە بە یەک کاتی کاک سالار سەرایی بوو نا لە برا ئەخرە برادران هەروایان کرد لە هەولێر بۆیە حاڵی حیزبەکەیان زۆر جوانە پێشتا ڕەخنەشیان ئەو منی قەتع کرد کاکە ڕاهاتون لە مەشە ئەزاین چیەکە شتێک بێ مەسەلەن پارتی ئەتۆ ڕاستە پارتی ئەمە خوا بۆی یاونی تر نانا پارتی لە هەموو پارتی لە هەموو شتێکە آخر سیاستیان باشە براکەم لە نەوتوو ئەم حیزبەکە ئەمەندە عشایرە و ئەم حیزبەکە ئەوەندە بنەماڵێ هیچ دەورێکی نییە بۆ هەموو شتێ بەدەست پارتیە مەساڵحی بۆ خەڵک دروست باوکی هەژارانتان هەموو کوردستان بەراوتە بەش بەشێنە سوورە بەیارمەتیتان ئێوە کەستان حەزەکەم زانی کەستان جورئەت ناکەن بچنە سەر مۆزوعە جەوهەریەکان ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان قەناعەتی وایە ئایندە بەدەست ئەهێنێتەوە بەدەستی ئەهێنێتەوە بۆچی بەدڵنیایەوە بەدەستی ئەهێنێتەوە ئێوە دەنگەکانتان کەمەکە نەخێنمە پێمان وایە گۆڕان نمونێکی تاقی کراوە بووە هیچی پێ نەکراوە ئەمڕۆ دەنگێکی ناڕاستی لەوان بە هەمان شێوە بە حزبەکانی تریش نەوشیوان لە پۆستانیە لە حزبەکە کەسان نایڵم قسەکەن فەرموو من پێم وایە بزوتنەوەی گۆڕان لەبەرەوەی ڕازگەوە بۆ لەگەڵ ئەو خیتابەیە کاکەڕەنج ئێمە چیمان بە خەڵک وتووە ئەو نەیتوانیمانە جێبەجێمان کردووە ئێمە موزەیەف نەبووین ئێمە لە بەغات چی ڕوویاوە واقعان لە پەرلەمانی عێراق گواستومانەتەوە بڕۆ بەشایەتی کوت لە عەرەبیەکان ئەو نۆنوێنەرەی ئێمە یەکێکن لە هەرە نۆکەسە باشەکە لە پەرلەمانی زۆر باشە زۆر سپاست دەکەم یەکێتی نیشتیمانی کوردستان ئەتانەوێ خەڵک بۆ دەنگتان پێبان لە دوای 2023ەوە پێشتریش ئاماژەم پێکرد ئێمە پایەیەکی سەرەکی و جەوهری گرنگ بووین لە بەغدا کە جەنابی مامجلال چەقاندی پێم وایە بۆ جاری کۆتاییش کە ئەمە بڵێن دو ئینتخاباتە مەسەلەن هەنگایی بۆ دەنین دەنگدانەوە بە یەکێتی چەسپاندنی زیاتری ئەو پایە دیفاعکردن لە تەواوی ئەو مافەنەتەوانی کە داسە بە دینە پارتی لە کۆتایی قسەمەوەی پیاوی زۆر بڵێن و تەزان نابێت دی فرەچۆخا قەت ئاوەدان نابێت
لەبەرەوەی ئێمە ئەندام پەرلەمان نانێرینە بەغا بێتە جاسوس بەسەر دەستگای پێشمەرگە و پێشمەرگایەت و هەروەها ئێمە بە علەنی وتمانە باوەڕمان بە بنەماڵەی بارزانانی هەیە نەگوەکو خەڵکی ژێر بەژێر کاگەرم تۆ حسوبە حزبیە و کەمکەرەوانە ینی ئەو نەفەسەنگ زۆر خراپە آخر پێم وایە ئێوە هەروە سیاست دەکەن بۆ یە کەس ئیدارە لەگەڵ ئێوەیان ناگە کاکە چۆن ئیدارە ناگە کاکی من ئێوە بە ئەوترێ مشکلەکەی یەکێتی ئەوەیە بەس ئیدارە لەگەڵ پارتیە آخر ئەوەیە ئەمڕۆکە بەو نەفەسە تەعاملمان لەگەڵ هاتەن دوجاریش مەمنونی یەکێتی حکوومەتی لەگەڵا تشکیلکە ئەسەن حەزەکەم بزانی بزوتنەوەی گۆڕان بۆیە کەیفی بە پارتی نایە بەشێکی ئەوەی ئەڵێ بەردەوام یەکێتیەکەوێتە ئەزمەوە ئەمان دەرێنەوە پارتی ئەوەی ڕەخنەکانتان نییەبرا من یەک شتێ پێڵێ من پێم وایە ڕاستە بەڵام واقعی سیاسی ئەوەی خواستووە یارمەتی بەبا ئەم کۆمنتە بڵێم زۆر مەبەستایی وەکو کۆتایی من بم لە جیاتی پارتی دیموکراتی کوردستان لیستم تەقدیم ناکرد بۆ پەرلەمانی عێراق چکە ئەمە گاڵتەکردنە بە عەقلی خەڵک تۆ ئەڵەی دەوڵەتی بۆ دروستەکە بەس داوای لێکردن برا تۆ ئەڵەی لە نیوەی ڕێگا پارتی گورگان خواردوو بکەن لە سیاست دای ئەو جۆ بۆ کەس ناگرێ ئەو جۆ بۆ کەس ناکرێت دروستەکان ئێستا باتەوە بۆ باوەشی عێراق باتۆ بۆ باوەشی عێراق بەکاردێنگەری زۆر سپاس بینەرانی بەڕێز ئەچینە لای بربژێرەکەی پارتی دیارە پارتی لە سلێمانی کەمینە و ئەڵەن دەنگمان زیایەکە بەڵام بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستان ئەرگۆمنتی خۆیان نەبوو وەڵامی بربژێر دەنگدەرەکەی پارتیاندایە بزانێن کاندیداکان. بەڵە بەرەزان جارێکی تر سلااوان لەبێ دووبارە بەخێربەی و ئێوەی بەڕێزیش بەخێر بن پرسیارە دەستوریەکانم مەکەم لە بەرەوەی هەمووتان ئەڵێن ئەچین دەستور جێبەجێکەین بە تایبەت و مادانەی کە لە بەرژەوەندی کووردا و هیوادارم سوود لە کاتەکەم ببینم لە بەرەوەی کە وەڕاستی و برادرانم بۆ کۆنتترۆل ناکرات تۆزە لە کاتەکی توان برد. سامان سیوەیلی وەک بربژێری پارتی دیموکراتی کوردستان لە شاری سلێمانی لێتە پرسم تۆ کەسێکی پسپۆڕی لە بواری پەروەردە لە دەستوری عێراقا چۆن باسی نەهێشتنی نەخوێنەواری و پەروەردە و لە کۆڵینەوەی زانستی کراوە؟ بەڵێ لە مادەی 34 لە دەستوری عێراق باس لە مەسلەی پەروەردە و خوێندن دەکات مەسلەی ئیلزامی بوونی خوێندن هەتا پۆلی 6 بنەڕەتی 6 ئیبتیدایی دیارە ئێمە جیاوازیەکیشمان هەیە لە هەرێمی کوردستان لەگەڵ عێراق لای ئێمە هەتا پۆلی 9 خوێندنی ئیلزامیە لای ئەوان هەتا پۆلی 6 ئیبتیدایی خوێندنی ئیلزامیە مادەکە زۆر تەواوە بەڵام مادەکە تەواوە بەڵام لەناو دەستورە ئەو ینی لەناو دەستورە ئەوە نەنووسراوە 6 و نازانم بەڵێتیایەتی لە فەقەرەیەکە لە بڕگەی چاتیایەتی ئەڵێ خوێندن ئیلزامیە لە عێراق هەتا خوێندن ئیلزامیە هەتا تەوزیمیە لە قۆناغی سەرەتاییدا ڕاستە باشە فەرموو فەقەرەی تریتایە ئەڵێ خوێندن بە خۆڕاییە فەقەرەی تریتایە کە ئەڵێ ئەوەش ڕاستە خوێندنی ئەهلی و حکومی هەردووکی دەتوانن بیکەنەوە ئەمە پسپۆڕەکەی خۆتە بەڵام ئەی لە مادەکانی تریشا مەسەڵەن احتیمامات هەیە بەگشتی من کاکە ڕەنج لە 2005 کە دەستوری عێراق دەرچوو من هەرو کاتی تڵعم لەسەر کرد خۆم ڕاستە پسپۆڕی میاسایی نییە بەڵام وەکو کەسێکی هەڵسوراو لە کۆمەڵگە وەکو ئەوەی کە لە حکوومەتی هەرێمی کوردستانە کار دەکەم مهتەمم بە مەسائلە قانونی و دەستوریەکان بەڵێ هەر زوو خوێندومەتەوە باشە ئەی سەبارەت بە مەسلەی مناڵان لە دەستوری عێراق چۆن باسی قەدەغەکردنی یا ئیستیغلالکردنی مناڵان و نێشتنی توندیتیژی کراوە لە نێو خێزان و قوتابخانە و کۆمەڵگەدا کە ئەمەش دووبارە هەر پسپۆڕی خۆتە مادەکەم ناوێ بەڵام چۆن باس کراوە بەڵێ من بەو پێی کە دامەزرێنەری سنتەر ڕاوشاری خێزانم لە پارێزگای سلێمانی زیاد لە 10 ساڵانە مەسایلی توندوتیژی و منداڵەوەشە ئیش دەکەم مهتەمەم بۆ مادە قانونیە کە مادەی 29 لە دەستوری عێراقا هیوادارم وابێت مادەی 29 لە دەستوری عێراقا زۆر ڕاستار چەندە من بۆ هیچ بربژێرە لە پرسیاری دووەمە مادەکەم ناوێ باشە من محتەواکەی چۆن باس کراوە لە دەستورە بەڵێ 4 فەقەرە هاتووە یەکەم ئەڵێ خێزان بناغی کۆمەڵگەیە من ئەمە دەست نەسعرەبیەکانی شێزانم بەس بە کوردی ئەڵێ خێزان بناغی کۆمەڵگەیە لەسەر دەوڵەتە کە پارێزگاری لە کیانی خێزان و لە بەها ئەخلاقی و ئاینی و نیشتمانیەکانی بکات فەقەرەیەکی تری ئەن ئەڵێت
دەوڵەت بەرپرسە یاخود لێپرسراوە بەرامبەر بە ساڵاتچوان منداڵان ئافرەتان و پێویستە هەموو ئەو دابینکاریانیان بۆ فراهەم بکات کە قودرات و تواناکانیان پەرە پێ بدا واتە دەوڵەت خۆی بە ساحێبی تاکەکانی ناو خێزان بەڕێز مامەسا سامان سیوەیلی وەڵامەکەت زۆر زۆر تەواوە بەڵام خەڵکی نەدیقەتان ناوە لەم بەرنامەیە کە هەموو شەوێ دەستور شەرحەکرێ یعنی باوەڕم پێ بکە گەرەم دەستوری عێراقا کە سێ کەس دەوری سەرەکیان بینیوە لە ناویە یعنی سەرۆک بارزانی سەرۆک تاڵەبانی کاگنە و شیروان مستەفا و پسپۆڕە قانونیەکانی کوردستان دەوری زۆر گەوریان بینی و مختصینی عەرەب 22 دەوڵەتی عەرەبی دەعمی جیهاتیانە کرد بۆ ئەوەی کە لە ناو دەستورە مەسەڵەن دەستور بە جۆرێدا بڕێژرێ کە جارێکی تر ئێمە نەتوانین ببین بە خاوەنی ئەم مافانە لەبەرەوە تەقدیری ئەو سەرکردەیە هیوادارین بکەین لەگەڵ ئەو مامەستای جامیعە و ڕووناکبیرانەی کە لەو ڕۆژگارەدا پشتگیری ئەو سێ سەرکردەیان کرد و ئەم دەستورە ئەگەر جێبەجێ بکرێ و بە فیعلی ئەم جارە شەڕ بکرێت لەسەر ئەم دەستورە ئەتوانین قەت تەبان تامی سربەخۆیی کوردستان نایە بەس ئەتوانین تا ڕادەیەک لانی کەم بەو هەموو ئاه و نزوولە و داخ و دەردەوە کە هێشتاش قەبری کە سوکارمان لە ناو بیابانەکانە ئەتوانین فترێ بەڕێ بکەین پاش ناوبڕەکە ئەگەڕێمەوە بەڕێسان. ئەمڕۆمێ باسی بەرهەمێکی زۆر باشتان بۆ بکەم. بیرم چوو. کات تکایە ئاوم پێ بدەن. ئەمڕۆ هەلام کرد. ئامادەیە. 2 حاز لە کاکە. ئاکشن. ئەمڕۆمێ باسی دیبابەتێ. هی کات زۆر تاخیر بوو بە شەو. 4 کات 14 واو دێلاڤیێ تامی چەند خۆشە لە کۆمەڵی گژوگەی سروشتی شاخەکانی ئاڵپای سویسرا بەرهەماتوە و 9 جۆر ڤیتامینی هەرە پێویستی تێدایە و زۆر تەندروست و بەسوودە و مرۆڤ لە زۆربەی نەخۆشیەکان دەپارێزێ. دێلاڤیێ خۆشاوی ژین. ئەڵای من باوەڕم بەدەنان هەر نەما دەسەڵات دوای کردووە خەڵکی سا کردوەوە لە دەنگدا بەچی وێڵێ نەمە حیزبی کۆنین و خەڵان دەسەڵاتین و ئەم خەڵکیشمان لەگەڵ واژ نییە بەجد ئەگەر ناڕازیت ئەبێ دەنگ بێت من خۆم ئەمەلم بە هاوپەیمانیە بەس ئەمان خۆیان پێشتر لە حکومەتا بوون ئەخرە و کاتی ئەوان لە حکومەتا بوون زەمان زۆر باشتر بوو لە ئێستا کاکە ئەم پیاوە ڕابردووی دیارە پێشتر یەک دنیا خزمەتی کردووە یەک ناپلان و بەرنامەی هەیە ئێستا بە سیقەم بە هاوپەیمانیە کاکە بە زەوانیش دەتوانن لەگەڵ بەغارە بکەون و ئەوە زەلیلی دەستی بێگانەش نەبینی منش حەزەکەم هاوپەیمانی سەرکەوێ بەس نازانم بەدایەکی منی سەگۆڕێ ئەخ بە ساخۆ بم هەرێک دەنگە کۆ بێتەوە بێ بۆ هەموو دەنگا من دەنگەیەم بە هاوپەیمانی منیش حەلەوێ بچین دڵمی بە هاوپەیمانی ئەچیت دەنگەین بە هاوپەیمانی بارە جاتمان بێ لەم گەندەڵانە بەسی تر تەواو بەسە ئیتر تەواو بۆ دادپەروەری و ئاوەدانی دەنگ دەدەین بە هاوپەیمانی. باشی باریامون بو سرکفتنه کردستان پدیب سرکرده که بشیانه گفشت آلمان جاب دست خوبه بینیم از پارتیمه دەنگ بدە بە لیستی ژمارە 170 حیزبی سۆسیالیست دیموکراتی کوردستان. سەفین لە بندێویە چەکی لە بنایە
لە قوڵایی خاکەوە لە لووتکەی چیاکانەوە دەنگێکی ئاشنا دێ دەنگی نوێبوونەوە دەنگی سەوزبوونەوە دەنگێک کە پێمان ئەڵێ هەستن ئەوەی خێتیەکەتانە بە پیریەوە بچن ئەوە دەنگی ڕێبازەکەی مامە ئاخر مام لەبیر ئەکرێ وەفادار بن ئەوە دەنگی داهاتووتانە ئەوە دەنگی هیوا و خەونە بەدینە هاتووەکانتانە گوێی لێ بکرن ئەوە دەنگی نیشتیمانێکی بریندارە ئەوە هاواری شەهیدەکانە بڵێ شەهیدەکانمان لێیا چێ یەکێتیەکەتان ڕۆژگارێکی دژوار دەژی تاوان دەخرێتە پاڵی بێوەفایی لەگەڵ ئەکرێ زوڵمی لێ ئەکرێ زوڵم بەڵام لەسەر بەردیش بێ ئەڕوێتەوە سەوزتر ئەبێتەوە وەک ئەسپێکە چەندیش بگلێ هەڵدەستێتەوە بە گشت ڕەشەباکاندا ئەچێتەوە هەر وەکو شاخ بە پێوە وەستاوە شاختان دیوە بکەوێ ئەو مەشخەڵی کە لە ڕۆژە تاریکەکانە داگیرسا هەردەمێنێ و هەردەمێنێ ڕۆژێکیش دێ هەموو ئەم کوردستانە ڕووناک بکاتەوە زۆر نزیکە ئەو ڕۆژە زۆر نزیک ئێمە یەکێتین هەر خۆمان ڕابردووین و هەر خۆشمان هیوای داهاتووی بەیانیان لە چایخانە چای جیهان لەسەر کار چای جیهان لە کافتریا بە بێدەنگی لەگەڵ یار بە بێیار چای جیهان لە ماوە دۆستان لە زەماوەندیش چای جیهان بە ڕۆژ و بە شەو چا لە دوای چا لە دوای چا چای جیهان چایەکی تایبەت بۆ هەمووان ئایا مەبەست لە بەدەستهێنانەوەی ئایندەمان چییە؟ لە کاتی سەرکردایەتی مام جەلالدا کوردستان ئایندەیەکی پرشنگداری هەبوو لە ئێستادا ئەو ئایندەیە لە ژێر مەترسیدایە بۆیە پێویستە تیمێکی بەهێزی یەکێتی بنێرینە بەغداد بۆ بەدەستهێنانەوەی ئایندەمان واتە دەتوانین کوردستانێک بنیادنین کە ئایندەیەکی ڕۆشن و بژاوی هەبێت بە بەدەستهێنانەوەی ئایندەمان لە بەغداد دەتوانین بارودۆخی ئابووری بگۆڕین دەتوانین خزمەتگوزاری زیاتر پێشکەش بکەین داکۆکیکردن لە مافەکانی خەڵک لە پێناو ژیانێکی باشتر بۆ هەموو هاوڵاتیان دابینکردنی هەموو پێداویستیەکانی هێزە ئەمنیەکان بەهێزکردنی دامەزراوە دیموکراتیەکەمان بنیادنانەوەی سێکتەرێکی نوێ بۆ کوشتوکاڵ لەگەڵ LG ڕێگەکەت کە بە چیرۆک با کڕینی مۆبایلێکی LG بەشدار دەبیت لە هەلی بردنەوەی ئۆتۆمبیلێکی مۆدێل 2010 و چەندین خەڵاتی تر ئەسێ تاکە بریکاری مۆبایلی LG لە عێراق بەڵێ بەڕێزان جارێکی تر لە شاری سلێمانیە و سڵاوتان لەبێ میوانەکەم مامۆستا سامان سیوەیلی بربژێری پارتی دیموکراتی کوردستان لە شاری سلێمانی بۆ پەرلەمانی عێراق مامۆستا خۆت لە وەزارەتی پەروەردەی کوردستان کارەکەی و شارەزایی سیستمی پەروەردەی ئێرە و ئەوروپاشی حکوومەتی فیدراڵی عێراق ئەبوایە چ بکا بۆ هەرێمی کوردستان و ناوچە دابڕێنراوەکانی کوردستان لە ڕووی پەروەردەیەوە و تا ئێستا نەیکردووە و بە فعلی ئەتەوێت چ بکەی لەوانەی کە پێشووتر لە بەرنامەکانە ڕەخنەت لە واقعی هەبوو ئەگرت بەڵێ بەداخەوە حکوومەتی عێراق
نەکرد تەنها بۆ هەرێمی کوردستان و ناوچە کوردستانەکانی دەروی ئیداری هەرێم هیچی نەکردووە تەنانەت بۆ ناوچەکانی ناوڕاست و خواردی و عراقیش هیچی نەکردووە لە ئاستی پێویستان نەبووە بۆ نمونە ئێستا لە عێراقدا پێویستیان بە 25,000 باڵاخانەی قوتابخانە هەیە یعنی لە ناوەڕاست و باشووری عێراقا کە عێراق وڵاتێکی نەوتی وڵاتێکی دەوڵەمەنە نەدەبوو ئێستا بە هەزارەها بینای قوتابخانە لە ناوەڕاست و خواردی عێراق لە ناوەڕاست و باشوور 25,000 باڵەخانەیان پێویستە نەیکردووە بە هەزاران بینایان لە بەڵام التزاماتی یعنی ئەرکی لەسەر شانە بەرامبەر بە هەرێمی کوردستانی بەڵێ بەرامبەر هەرێمی کوردستانیش ئێمە لانی کەم ئەو ئاوارانی کە نزیک 100,000 ئاوارە ڕویان هەرێمی کوردستان کرد بەشێکی زۆریان لە منداڵان و لە هەرزەکاران ئەمانە قوتابی بوون و حکوومەتی هەرێمی کوردستان باوەشی میهرەبانی خۆی بۆ کردنەوە و خستنیە بەرخوێندن بەداخەوە حکوومەتی عێراقی وەک پێویست ئاوڕێی تەنانەت لەوانە نەدایەوە کە نازحن و ئاوارە بوون لە منطقەی مووسڵ و ئەنبار و ئەوانە ئەگەر بڕۆیتە ئەوێ ئەتەوێت لە ناو چ لیژنەیە کاکار بکەی واتەوێت چی بکەی بەڵێ بێگومان لیژنەی پەروەردە و فێرکردن ڕەنگە لیژنەیەکی نزیک بێ بە من هەروەها لیژنەی کاروباری خێزانی هەر لیژنەیەکی نزیکە بە من و لیستەکەم و سەرۆکی لیستەکەم و حیزبەکەشم هەر ئەرکێکم پێ بسپێرمن وەکو پێشمەرگەیەک هەمیشە جێبەجەکاری فەرمانی حیزبەکەم دەبێت کەواتە لەم بوارەدا چ دەکەی لەم بوارەیە کەواتە چیەکەی بەڵێ بێگومان ئەگەر لە لیژنەی پەروەردە و فێرکردن ئەگەر متمانەی خەڵک بەدەست بێن و لە لیژنەی پەروەردە و فێرکردن کار بکەم بێگومان پرۆژەمان زۆرە بۆ بواری خوێندن یەکەم شت دەبێت لە بودجێ عێراق بەشێک تەرخان بکرێ بۆ دروستکردنی باڵەخانە لە هەموو لە سەرانسەری عێراقا بە هەرێمی کوردستانیشەوە چونکە ئێمەش لە هەرێمی کوردستان نەقس و کەم و کوڕیمان هەیە لە ژمارەی بینایە بەداخەوە بەشێ لە قوتابخانەکانمان سێدەوامی و دووداوامی تایە کە بۆ ئەوەی بگەێنینە ئاسێکی پەروەردەیی باش ئەبێت لانی کەم هەر قوتابخانەی و هەر باڵەخانەی یەک داوامی تیا بێت ئێستا کێشەیەکی تر لە عێراقا هەیە مەسەلەی خوێندەواریە بۆ خۆتەزانی حکوومەتەکانی پێشوو یعنی بەڕاستی هەموو شتێکیان خراپ بوو بەڵامەوەیان باش بوو گرنگیان بە بەرزکردنەوەی خوێنەواری و ئاستی خوێنەواری خەڵگەیە ئێستا نەخوێنەواری لە عێراقا بەڕێزی نەگەیشتووەتە لە 118 ئایا ئێوە چیەکەن لە پەرلەمان بۆ نەهێشتنی نەخوێنەواری لە عێراق بەگشتی و لە کوردستانیش بە تایبەتی چونکە لە نەوەدەکانە ئێمە لە هەرێمی کوردستان 40,000 مناڵمان تەمەنی خوێندنیان بوو نەخرابوونە بەر خوێندن ڕاستە ئێستا کەمترە بەڵام هەر هەیە بەڵێ بێگومان لە عێراق هەم ڕێژەی نەخوێندەواری بەرزترە هەم ڕێژەی تەسەڕوب لە خوێندن واتە قوتابیە واز لە خوێندن دێنێ لە قۆناغە جیاجیەکانی خوێندنە یا بەهۆی هەژاریەوە یا بەهۆی نەداریەوە یا بەهۆی شەڕ و مەسەلەی ئیرهاب و تیرۆر لە عێراق یا بەهۆی ئاوارەبوونەوە ڕێژەیەکی زۆر لەمانش پێش هەموو شتێک دەبێ بەڕاستی حکوومەتی عێراق حکوومەتی ناوەندی ئێستای عێراق بەداخەوە لە دوای ڕوخانی ڕژێمی پێشووی عێراقەوە زیاتر ڕوئایەکی ئەمنی و عسکەری هەیە بۆ حکومڕانی لە عێراقا ئێمە دەبێت کار بکەین ئەو ڕوئایە بگۆڕین ئەو دیدگایی دەسەڵاتداران لە عێراق و لە ناوەند بگۆڕین کە ڕوئایەک بێ گرنگی بە پەروەردە بدا گرنگی بە خێزان بدا گرنگی بە تەندروستی مرۆڤ بدا گرنگی بە ژینگە بدا بەداخەوە لەمەوە پێش زیاتر بۆ نمونە لە بودجێ عێراقدا ئەو بودجەی ئەو پشکەی بۆ پەروەردە دانراو بۆ زایت پەروەردە دانراو بەداخەوە پشکێکی زۆر کەمە بەراورد بە بودجەی وەزارەتی ناوخۆ بەرامبەر بە بودجەی وەزارەتی بەرگری بەرامبەر بە حەشدی شعبی بەداخەوە یعنی عێراق وەکوتم هەتا ئێستا دەسەڵات لە عێراقدا ڕوئایشی عسکەری مەدەنی هەیە ئێمە ئەبێ حکوومەتی عێراقی کار بکە پێش هەموو شتێک ڕاستە یاسایەک دەرچوو بەم دوایە لە عێراق لە بەرژۆندی مامۆسایان بوو مەسەلەی ئەوەی کە مامۆسایان پارچە زەوی وەربگرن مامۆسایان جۆرێک لە حەسانایان هەبێ مامۆسایان ئەگەر نەخۆش بن لەسەر دەوڵەت بێ عملیاتیان بۆ بکە ئێمە ئەمانەوێت ئەم بڕیارانە هەموو هەرێمی بە هەموو عێراق بگرێتەوە بە هەرێمی کوردستانیشەوە مامۆستا ئەبێ بەڕاستی لە ڕیزی پێشەوەی ئەوانە بێ کە بەرسین موچەی هەبێ بە حەقیقەت نەک بەداخەوەی سا لە عێراقیش موچەی مامۆستا زۆر کەمە لە حەقیقەتە من ئاگادار موزانیاریم هەیە کە نزیکەی 4 ساڵە بێت تاسا مامۆسایان تەرفیە و عەلاوایان ڕاگیراوە لە عێراق کە ئەمە مافیشی خۆیان بوو دەبوو لە کاتی خۆیان بۆیان کرد باشە مامۆستا سامان پرۆگرامەکانی خوێن لە عێراقا هێشتا تا ئێستاش تا ئەم ڕۆژ ڕنگدانەوەی پێکاتەنەتەوەیەکان نییە ئایا کارنامەی حیزبەکەت چیەکە لەو بارەوە و چ خۆت حیزبەکەت ئەتانەوێ پرۆگرامەکانی خوێندن بە چ شێوەیەک ڕنگدانەوەی مێژووی پێکاتەکانی عێراق بێت بەڵێ بێگومان ئەوەی شێکە لە ئەرکەکانی لە کارنامەی پارتی دموکراتی کوردستانی شاوە هاتووە کە ئەبێ ئێمە ڕۆحی لێبوردەی بڵاوکەینەوە نەبزی تایفەت و تیرۆر و توندڕەوی و تەعەسوب هەڵگیرێ بەتابەتی لە ناو پرۆگرامەکانی خوێندنە جا ئەمە لە ژێر پەردەی ئاینا بێ لە ژێر پەردەی تایفەتا بێ لە ژێر پەردەی نیشتمان پەروەریە بێ بە هەر ناوێکەوە هاتوێ لە عێراقدا خۆشبەختانەی بە لە هەرێمی کوردستان
لەم 27 ساڵی ڕابردووە کارمان لەسەردا ڕشنەوەی سەرجەم پرۆگرامەکانی خوێندن کردووە بەسەوەندەی ئێمە زانیاریمان هەبێ دەبێت لە عێراقیش بە هەمان شێوە دەستکاری پرۆگرامەکانی خوێندن بخرێتە ئاستی پێویست سەردەمیانە بێ دوور بێ لە هەموو ڕۆحیشی توندڕەوی جگەل لەوە مەسلەی لە عێراق بەداخ و کۆمەڵی گرفتی کۆمەڵایەتی و خێزانی هەیە کە ڕەنگە لە کوردستان خۆشبەختانە ڕێژێکی زۆر کەمتر بێ بەرامبەر ئەوێ بۆ نمونە لە وڵاتی شوک و عێراق زیاد لە 2 ملیۆن ئافرەت هاوسەریان لە دەست داوە. لە عێراق لە سەدا 11 خێزانی عێراقی سەرۆکی خێزانەکان ئافرەتن لە بەرەوەی پیاویان نماوە لە عێراق نزیکەی 4-5 ملیۆن منداڵی بێباوک هەیە ئەمانە هەموو گرفتی دەرونی و گرفتی ڕفتاری بۆ ئینسانەکان دروست دەکەن بۆیە گرنگە کە لە ڕێی خوێندنەوە لە ڕێی پرۆسی خوێندنەوە گرنگی بە ڕۆڵی ڕێنماییکارانی پەروەردەیی بدات لە عێراق. عێراق ئەمڕۆ بۆ نزیکەی 25 ملیۆن کەس 26 ملیۆن کەس نزیکەی 6,000 ڕێنماییکاری پەروەردەیی لە ناو قوتابخانەکاندا هەیە کەواتە ئەمە بەڵگەی ئەوەیە کە عێراق وەک پێویست ئاوری لەوە نەداوەتەوە لە کەرسی پەروەردە. ئەمەوێ هەندێک باسی مەسلەی وەزعی حەزبەکەتەوە بکەین وەکو شارەزایەکی پەروەردە و پەروەردەیی و دەرونی لێتە پرسم نێچیروان بارزانی کە جێگری سەرۆکی حزبەکەی جەنابتە لە وتارەکەیدا لە بانگەشەی پارتیدا لە سلێمانی وتی پارتیەکانی سلێمانی دوو جار پارتین چونکە لەلایەن حیزبەکانی دیکەی سلێمانی ئیرهابێکی فکری سیستماتیک هەیە دژی پارتی. بەڕای تۆ ئەوە چ کاریگەریەکیە بێ لەسەر دەنگدەری پارتی لە پارێزگای سلێمانی و هەڵەبجە کە یەک بازنەی هەڵبژاردنن؟ ئێمە ئەوەی چاوەڕوانی ئەەکەین پێش وتارەکەی جەنابی کاگنێچیر و پاش وتارەکەی ئەویش بێگومان کە تەسیری ئیجابیتری ئەبێ دەنگدەری پارتی هەمیشە دەنگدەرێکی بەوەفان بۆ حیزبەکەیان بۆ ڕێبازی بارزانی لەبەرەوەی ئەوان ڕێبازی بارزانی بە پارێزەری ڕاستەقینەی لەگەڵ ئەوەشە ئەوەی کە لە وتارەکەی جەنابی کاگنێچیرە هاتووە بەڕاستی فعلەن خەڵکی پارتی دەنگدەر و لایەنگر و ئەندامان و هەواڵانی ئەو گەنجە یەکێتیە لە ناو ئۆتۆمبیلەکەی مناوتی پارتی بە کولتوری ئەم شارە نامۆیە. ئایا ئەو قسەیە بەڕای تۆ پارتی توانیوێتی مەسەلەن بەپێی کولتور و هەلومەرجی سلێمانی مامەڵە بکە یا هەروەکو شارەکانی تر مامەڵەی کردووە و حیزبێکی دوورە پەرێز بووە؟ نەخێر حیزبی دوورە پەرێز نەبووە پارتی خۆی بە خاوەنی سلێمانی و هەموو کوردستان زانیوە بەڵام بەداخەوە بەهۆی هەلومەرجی سیاسی بەهۆی دابەشبوونی ئیداری بەهۆی ئاسەوارەکانی شەڕی ناوخۆ پاشتریش بەهۆی ئەم کەلتورە تازایی کە لەم چەند ساڵی ڕابردووە هێنرایە ناو هەرێمی کوردستان بەداخەوە بە فعلیش لەسەر ئیرهابی فکری کراوە بۆ نمونەیەمە لە کەواتە هاوڕای لەگەڵ بەڕێز نێچیروان بارزانی جێگری سەرۆکی حیزبەکە بەداخەوە وایان لێ کردووە پارتیە کە 72 ساڵ خاوەنی 72 ساڵ خەبات و قوربانیدانە پارتیە خاوەنی دوو شۆڕشی گەورەیە کە شۆڕشی ئەیلولی مەزن و شۆڕشی گوڵانی پێشکەوتن خوازە پارتیە کە خاوەنی شەرەفی گەورەی ڕیفراندۆمکردنە بۆ بەدەستێنانی دەوڵەتی سەربەخۆی کوردستان لەگەڵ هەموو ئەمانەدا بەڕێستان سەیریکەن ئەمڕۆ لە سلێمانی مەدێکەیە وایان کردووە کە بەداخەوە ئەڵێم وایان کردووە کە وا پیشاندن پارتیبوون عیبە وان پیشانداوە وا کاریان کردووە وا پیشاندن کە خەڵک لە ڕووی نەیە بڵێ من پارتیم لەم شارەدا بەڵام ئێمە پێیان دەڵین هەموو کوردستان هی هەمومانە نە ئێمە ئەمانەوێ سلێمانی بۆ ئێوە بەجێ بێڵین نە ئێمەش ئەمانەوێت لە هەولێر و دهۆکی ئێوەی تیانە بن ئێمە دەڵێن پارتی هەمیشە دەستی ئاشی درێژ بۆ لایەنەکان بەڵام خەتای خۆشتانیتیانە منە و پرسیارم لە ناو ئۆتۆمبیلەکە شاکرد خۆتان مەسەلەن تەنزیماتتان لەم شارە خۆتان زمانی ئاخاوتنتان لەم شارە خۆتان شێوازی مخاتەبەتان لەم شارە یعنی غایبیەکە بۆ سوچی خۆتان بەشێکی سوچی خۆتان نییە؟ من لەو بڕواایە نیم کادری پارتی دموکراتی کوردستان کادرێکی کەم تەرخەم بێ نەخەگین بۆ ئەوانەتوانن لە هەولێرەوە مەسەلەن بانگەشە دەست پێ بکەن بۆ ئەوانەتوانن لە هەموو شارەکانی ژێردەسەڵاتی پارتیا بۆ ئێوە ناتوانن بەبێ ئەوەی کادری پارتی دموکراتی کوردستان بکرێ بە بەڕێوەبەری باخچەیەکی منداڵان بەبێ ئەوەی بکرێ بە بەڕێوەبەری قوتابخانەیەک بەبێ ئەوەی بکرێ بە بەڕێوەبەری فەرمانگەیەک بەبێ ئەوەی بکرێ بە پۆستی قایمقامێک وەرگێ مەحرومە لە هەموو ئیمتیازاتێکی ئەم شارە تەنانەت لە زەوی وەرگرتن لە پۆست وەرگرتن لە کاروبار ڕایکردن زۆر جار بەداخەوە بەڵام لەگەڵ هەموو ئەوانەشە کادری ئێمە کادری جەماوەرین لە مەگەر ئێوەوانین لە دهۆک و لە هەولێر لەگەڵ حیزبەکانی تر بێگومان لە دهۆک و لە هەولێر بەم شێوەی سلێمانی نیە لە حەقیقەتە ئێوە ئیرهابی فکری پیادە ناکەن لەوێ بەرامبەر بە غەیرە پارتی بە هیچ جۆرە
لەوێ بەڕاستی کاکە ڕەنج پارتی لەبەرەوەی خاوەنی قەزەیەکی زۆر گەورەتر لە قەزەی شارچێتی پارتی خۆی بە خاوەنی قەزێ پرسە گەورەکەی کوردستان دەزانێت کە پرسی دەوڵەتی سربەخۆی کوردستانە لەبەرەوە بە هیچ جۆرێک نە باوەڕی بە سراعی شارچێتی هەیە نە باوەڕی بە سراعی حیزبی هەیە بەداخەوە بنملانیەکان زۆر جادا بەزێنڕێن بۆ ئاستێکی زۆر لە خوارەوە کە ئەوە دوورە لە هەموو پرانسیپیشی پارتی باشە کەواتە پارتی دیموکراتی کوردستان بەپێی ئەم قسانەی تۆ بێت کە خۆی بە خاوەنی هەموو کوردستان نەزانێ و گەورەتر بیرەکاتەوە لە ئەنگێزەی شارچێتی کەواتە لە هەڵبژاردننی ڕابردوودا بۆ پەرلەمانی عراق لە 10.5 دەنگەکانی سلێمانی بەدەستهێنا ئەم جارە دەتوانن ئەو دەنگانە بەدەست بهێننەوە زیادێکن کەمێکن من ئەو گەرنتیە دەدەم نەکرد دەنگەکانی جاری پێشوو بەدەستێنینەوە بەڵکو ئەم جارە دوو ئەوەندەی جاری پێشوش دەنگدێنینەوە لە خاڵگۆستان ئەم هەموو لە خۆڕابینینە چییە لە کاتێکە ئێوە مەسەلەن هەر لەم شارە پێتانەوترێ ڕیفراندۆم چین و لە بەغداش دادگاییە بێ بکرم ئێمە من پێم سەیرە کاکە ڕەنج هاوڵاتێکی ئەم هەرێمی کوردستانە جورئەتی ئەوەی هەبێ بە کەسانی سربەخۆی خواست بە خاوەنی پرسە گەورەکە بەوەی کە ڕووبارێ خوێنمان داوە بۆ ئەوی بگەین بە دەوڵەتی سربەخۆی کوردستان کەسانێک ئێمە بە ڕیفراندۆم چی تۆمەتبار بکەن ئەگەر ڕیفراندۆم چێتی تاوان بێ ئەوە ئێمە گەورەترین تاوانبارین بەڵێ ئێمە ڕیفراندۆم چین. باشە تۆ بەرشە یا ڕیاڵی ئەم شەو ئەوەندەی بیستومە بۆیەوە پرسیاراکەم چونکە تۆزێکی تر یاری کلاسیکۆیە سپاس من بە بڕوای من یاری وەرزشی پرۆسەیەکی ئەبێ ڕۆحی و جەستەیی بێ زیاتر بۆ بەرشە یا ڕیاڵی من هیوای سەرکەوتن بۆ یاریەکە دەخوازم ئومێد دەکەم کە بینەری یاریەکان چێژێکی ڕۆحی لە یاریەکان وەرگێنن. بینەرانی بەڕێز بەڕاستی هیچ کاندیدێ بڕوا ناکەم بوێرێ بڵێ بەرشەم یا ڕیاڵم لەبەر دەنگدان. باشە بە پێی لێکدانەوەکانی ئێوە ئەو لیستانەی ئەم جاراتوان لە سلێمانی کورسی بەدەست بێنن کێ ئەبن؟ تۆ نزیکی 300 مەقالەت هەیە بە سەراحەت بۆم گرنگە ڕەت بزانم. پارتی دیموکراتی کوردستان وەکوتم لە 100% ئێمە بڕوامان وایە کە دەنگەکانمان زیاد دەکات ئەوە وەکو لە خۆڕابینینە مەسەلەن بۆ کاکە ڕەنجێمە وەکو کاندیدان ئێستا دەچینە ناو جەماوەری خۆمان دەچینە ماڵان دەچینە مەراسیمەکان چی هەیە بکە خەڵکی سلێمانی مەسەلەن بۆ نمونە لە 10.5 زیاتر بکە یەکێ لەوانە ئەو ئیرهابە فکریە کە جەنابی جێگری سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان ئاماژەی پێدا بەڕاستی خەڵک هەست بە غوبنەکە هەستەکە کە مەحرومە هەستەکە کە زوڵمی لێ ئەکرێ ئەمەی شێکە لە هۆکارەکان دووهەم پیرۆزی و ڕەوایی ئامانجە بەرزەکانی پارتی دیموکراتی کوردستان بە تایبەتی لە دوای خیانەتی 16 ئۆکتۆبەرەوە. باشە ئێوە وەکو پارتی دیموکراتی کوردستان وەکو ڕابەرەکەتان کە پێشڕەوی ڕیفراندۆم بوو بەڕێز مەسعود بارزانی ئایا لە بەغداش کار بۆ ئەو پرساکەن یا ئێوە ئەو حاڵەتەی کە کەسانە ئەیانەوێ ڕیفراندۆم ئێوە بە خاڵی بەهێزی خۆتان ێزانن خۆتان بە ئاڵا هەڵگریە زانن کەسانێکیش ئێوێ لێرەوە لە ئێوە با لە بەغداش بە نەفسی حەماسەوە کارەکەن بۆ ڕیفراندۆم و بۆ سربەخۆیی کوردستان بە دڵنیاییەوە لە ئەولەویاتی کاری ئێمایە چونکە گەر بەڕێزت کارنامەی پارتی دیموکراتی کوردستان بۆ لیستی 184 بخوێنیتەوە لە پێشەکیەکە بەر لەوەی بێتە سەر خاڵەکان ئاماژەی بەوە داوە کە بۆ مافی چارەنووسی گەلی کوردستان پەنا بۆ دیالۆگ دەبین لە ناو بەغداوە لە ڕێی پەرلەمانتارەکانەوە لە ڕێی نوێنەرانی کوردەوە لە عێراق کە دەبێت کار لەسەر و پرەنسیپە بکەین بەڵێ پارتی هەرگیز دەستبەرداری پرسی سربەخۆیی نەبووە و دەستبەرداریش نابێت لە ئایندا. یەک شت ئەماڵ بژاردننی پەرلەمانی عێراقا هەڵبژاردننی پەرلەمانی عێراقا بەڵام وەکو کەسێکە پەروەردەی شاری سلێمانیت وەکو کەسێکە نووسەرێکی سلێمانیت پەروەردەی ئەم ئاو خاکەی سبەینە بۆ سلێمانی چیەکەیت و خۆ بە قەرزاری ئەم شارازانی هەمیشە خۆم بە قەرزاری کوردستانی شو شارەکەی خۆشم حیزبەکەشت بەڵێ بە دڵنیایەوە حیزبەکەشم هەمیشە شانازی بە سلێمانیەوەکە دوێنێ جەنابی کاگنێچی لە ئاماژەی پێدا کاتێک خەڵکی ئەم شارە لەسەر ناوی بارزانی لە سێدارە دراوە ڕەمی کراوە
ئەو کاتە بەداخەوە کەس خاوەنی سلێمانی نەبووە بەڵام ئێستا بەداخەوە ئەوای لێ دوو کەس زۆر ئەگرم دوو کەس کێ مایکەکەی پێە فەرموو بەس فەرموو پرسە عیبی نییە ئیشەکات سەرەتا من پێشنیارەکەم ڕوونکردنوەیەک لە نەتیجەی مناقەشەی جەناب و کاک سامان عەفو بکەی بە نیسبەت زیادبوونی دەنگەکانی پارتی دیموکراتی کوردستان دڵنیا بە ئێمە بەوە شەرەفمەندین ئەوەی کە نەبقاعەیە و هەموو پارتیەک و هەموو ڕیفراندۆمچیەکان دەنگ بە پارتی دیموکراتی کوردستانەکەن من دڵنیام 182,000 ئەنفالی گەرمیان 5,000 کیمیابارانی هەڵەبجە کیمیابارانی سەویسێنان قەرەداخ و بادینان و مایکەکە بەکێیە تەنها لەسەر کورد بوون فەرموو کاکە جان پێشنیارم فەرموو کاکە جان بۆ کاک سامان هەموو کاندیدەکانی پارتی زۆر سپاس فەرموو کاکە جان زۆر سپاس فەرموو کاکە گیان دەستخۆشی لێکم بۆ بەرنامەیە دەستی خۆش بێ کاک ڕەنج من پرسیارێکم بۆ کاک سامان سیوێلی ئەوە هەیە ئایا ئەو کوردانەی کە لەسەر لیسە جیاوازەکانی عێراق خۆیانتان کاندید بەڵێ ئایا ئەو کاندیدانەی کە ئەو کاندیدە کوردانی کە لەسەر لیسە عەرەبیەکان خۆیان کاندید کردو و خۆشان بە کورد دەزانن ئایا ئامادەن لە بەغا کە چوونە بەغا بە کوردیان حسابکەن و هاوپەیمانیان لەگەڵا بکەن زۆر سپاس ئەوانەی کە لە بۆ عەرەب و لیستی عەرەبی خۆیان کاندید کردووە کە کوردن پارتی مامەڵەی لەگەڵان چۆنە بێ ئامادە ناوپەیمانیان بکەن بە هیچ جۆرێ هەر کەسێ لە ئیجماعی کوردی دەرچوو بێ هەرگیز دەست ناخینە ناو دەستیەوە فەرموو یەک کەسی تر فەرموو دوا کەس فەرموو کاکە مایکەکە بەر بۆ گەنجە فەرموو دەستخۆشی لە کاک سامانەکەم من داوا لە کاک سامان و لە هەموو کاندیدەکانی کوردەکەم کە لە هەموو پارێزگاکان کاندیدن ئیشەڵا ئەگەر دەرچوون و چوونە پەرلەمانی عێراق چۆن بارزانی شۆڕشی کرد بۆ کورد بگەێنێ بەسەر بەخۆی کوردستان ئەوان لە بەغدا شەڕی یاسایی و دەستوریمان بۆ بکەن ئەگەر بەغدا ڕازی نەبوو ئەو مافانەی کورد کە لە دەستورە تەسبیت کراوە جێبەجێ بکەن لێوە شەڕ بکەن بۆ سەر بەخۆی کوردستان و دوا قسە کاک سامان هەروەکو دەزانی پرسی ئەساسی کورد چوار شتی ئەساسی و کات لێەکەم سەرەکیە چوار شت فریان ناکەم سێ دەقەلام ماوە ناچوار وشەیە مەسەلەی خاکە مەسەلەی شناسە مەسەلەی نان و ئازادیە ئێوە وەکو نوێنەرایەتی کوردستان لەوێ وەک بەرەی ناسیۆنالیزمی کورد لە عێراق چ پرۆژەیەکتان هەیە زۆر سپاس ئەساسیەکە بە پێوە وەڵامەکانێ بەرەوە چ قسێکی شەیە لە کۆتاییدا ئێمە وەکو پارتی دیموکراتی کوردستان نەمساوەمە لەسەر بستێ خاشی کوردستان دەکەین نەمساوەمە لەسەر شوناس دەکەین نەمساوەمە لەسەر بژێوی خەڵک دەکەین میوای سەرکەوت